سڵاتان لێبێتەوە کاتتان باش بۆ یەکەمین جار بەڕێوەبەرایەتیەک لە ئیدارەی سەربەخۆی سۆران بەشداری لە پێشەنگایەکی نێودەوڵەتی دەکات لە پارێزگا سلێمانی. بەڕێوەبەراتی ڕاگەاندن و چاپ و بڵاوکردنەوەی سۆران دوای هێنانەکایەوەی لە ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ یەکەمین جارە بە کۆمەڵێک ناونیشانی کۆمەڵێک کتێبەوە بەشدار دەبێت بۆ یەکەمین جار بۆ وردەکاری لەسەر ئەم بابەتە میوانێک ولایە کاک سەلیم مستەفا بەڕێوەبەری ڕاگەاندن و چاپ و بڵاوکردنەوەی سۆران. کاک سەلیم سڵاو دەبێتەوە کاتت باش. گەر بۆمە باز بکەی پێشەنگاکە کەی دەست پێ ئەکات و ئێوە وەک بەڕێوەبەرات ڕاگەاندن و چاپی بڵاوکردنەوەی سۆران بۆ یەکەمین جارە بەشدارە بن بە چەند کتێب بەشداریتان کردووە؟ بە ناوی خۆی گەورە و میهرەبان بەخێر هاتنی دەستگۆزاری کرمانجیەکەین بۆ بەڕێوەبەراتیەکەمان. خوشحاڵ و بەختەوەرین کە توانیمان خزمەتی ئەدیب و نووسەران و شاعرانی ئەم دەبەرە بکەین کە توانیمان 25 کتێب چاپ بکەین بە چاپ بگەینین و کتێبەکانیش ئەتوانین بڵین کتێبەکانی ژوورا و لە هەموو بابەتەکان تێدا هەنە. بڕیارە سبەینێ 28 11 2024 بۆ ماوەی 11 ڕۆژ هەتا 8 12 2024 لە کاژمێردەی بەیانی هەتا 6 ئێوارە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سولێمانی کراوە بیت. ئەمەش وەکو نوێنەری ئیدارەی سەربەخۆی سۆران بە شانازی و بە خۆشحالی و بەشداری ئەم پێشانگە ئەبین و ئەتوانین لەوێ ئەو کتێبانە کە لێرە چاپمان کردووە 25 کتێبە ئەدیب و نووسەر و شاعرانی ئەم دەبەرە لە پێشانگای نێودەوڵەتی کتێب نمایش بکەین و ئەدیب و نووسەران ئەتوانن بۆ مای ئەم 11 ڕۆژە لەم پێشانگە بەشدار بن بە ئیمزاکردنی کتێبەکانی خۆیان. زیادەوەی کە ئەم بەڕێوەبەراتی لە ماوەیەکی کەمە و لە کابینە نوێم دامەزراوە و پتر لە 20 کتێبی بە چاپگەیاندووە. نووسەرانی سنووریدارە سەربەخۆی سۆران بەگشتی ئەو توانیان تێدایە کە پتر زیاتر کە کتێبی زیاتر بە چاپگەین و جیالەوەش بۆ ناوەڕاستی مانگی چواری ساڵی داهاتوو لە هەولێرش پێشەنگایشی دیکە بە هەمان شێوە دەکرێتەوە. ئامادەکاریتان بۆ ئەم پێشەنگاش کردووە و بەگشتی ئەم 25 کتێبێک کە نمایش دەکرێت تاوان لە سنووریدارە سەربەخۆی سۆران نووسەرانی ئەم ناوچەیە؟ بەێ بە خۆشحالی و توانیمان لە ماوەی کەمتر لە ساڵی 25 کتێب بە چاپگەینی کە کتێبەکان تقریبان هەمووان ئەدیب و نووسەرانی ئەم دەبەرە کاماوەکی زۆرە بە چاوەڕوان بوون بتوانن ئەم کتابانە بە چاپ بگەین. ئەمە بە پشتەوانی و پاڵپشتی بەڕێز جەنابی شێخ هەلگور شێخ نەجیب کە و جێگیری بەڕێزیان بەڕێز حەکیم تێلی و بەرەبەری نووسنگەی تایبەت مامۆستا محەممەد کە پاڵپشتمان بوون توانیمان ئەم 25 کتێبە بە چاپ بگەینین. بێگومان ئەتوانی بە پاڵپشتی ئەوەن و کەسانی دیکە وەک ئەدیب و نووسەران دەوەرە هەر وەکو لە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سولەیمانی بەشدار ئەبین و ئینشاءڵڵا زوری سەرکەوتوانە بە نوێنەراتی ئیدارە سەربەخۆی سۆران لەوێ بە دەستی پڕ ئەگەڕێنەوە ئەتوانی لە مانگی چاریش لە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە هەولێریش بەشدار ئەبین و بە کتێبی زیاتر. هەموو هەوڵ و تەقەلایمان ئەوەیە کە بتوانین دەستی ئەدیب و نووسەرانی ئەم دەوەرە بگرین، قەلەمەکانیان بەردەوام لە نووسیندا بیت و بتوانین بەرهەمەکانیان بە چاپ بگەینێ. بێگومان لە هەولێر و دهۆک و سلێمانی ساڵانە زیاتر لە 200-300 کتێب چاپ ئەکرێتەوە. ئەمەش بە پاڵپشتی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەتوانین ڕێژەی کتێبەکان بۆ سەرەوەی 100 کتێب لە ساڵێک بەرز بکەینەوە و سەرکەوتەوە بین ئینشاءڵڵا لە پرۆژەیە. سەلیم مستەفا بەڕێوەبەری ڕاگەاندن و چاپ و بڵاوکردنەوەی سۆران. هەروەک میوانەکەم ئاماژە پێدا بەڕێوەبەراتی ڕاگەاندن و چاپ و بڵاوکردنەوەی سۆران لە ماوەیەکی کەمە دامەزراوە و پتر لە 20 کتێبی بە چەندین ناونیشانی جیاواز و جۆراوجۆر بە چاپگەیاندووە و تەواوی کتێبەکانیش نووسەرانی سنووریدارەی سەربەخۆی سۆران و بۆ یەکەمین جاریشە بەشدارە بێت لە پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی. بڕیارە بەیانی 28 مانگ پێشەنگەکە بۆ ماوەی 11 ڕۆژ بەڕێوە بچێت لە پارێزگای سلێمانی و جیالەوەش بەڕێوەبەراتی ڕاگەاندن و چاپ و بڵاوکردنەوەی سۆران بۆ یەکەمین جار تێدا بەشدارە بێت بە کۆمەڵێک کتێبی نووسەرانی سنووریدارەی سەربەخۆی سۆران.